ئێمە دینەکەمان فێری ئەوەی نەکردوین کە ئەو پارەیە بە حرام خۆی لێرە کە وەستا بووین جامتایە لە بەردەمانە کەوتبوو جامتایەکی ڕەشی گەورە کاتێککە کردمانەوە سێرەکەین چەند هەوی و مسەمسەکاتی شوناسی و حساببانقی و پارەی کاشی تێدا بوو خۆشببختانە دوای کاژمێرێک و دەخو لە گەڕانەوە و پارەکەیان بردەوە و سپاسێکی زۆریان کردین بڕی ملیۆنێک و 320,000 پارەی کاش و بە وتەی ساحبی پارەکە خۆشی بڕی 544 میلیۆن دیناری تێدا بوو واتە 30 دەفتەر دلاری ئەمریکی بۆمان گەڕاندەوە سپاسێک و پێزانینێکی زۆری کردین هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵکی ناوچەکە و لە کۆتاییدیشە ئەوتی ئەقلیم ئەمان ینی ئێمە خۆشحاڵین کەین بۆ کوردستان ینی لێرە کە شت گومەکەین ئەدۆزێتەوە و ئێمە ئەمە ئیش یەکەم جارمان نییە چەنە هاجار شتمان گەڕاندۆتەوە ئەمەش کارێک بوو لەو کارانەی کە کردومان وەڵاهی من ئامۆژگاریم بۆ خەڵکی کە وەکو ئامۆژگاری ئەوەیە کە کاتێک کە شتێک ئەدۆزێتەوە ینی جوان نییە بۆ ئێمەی کورد کە میوانێک یەتە لامان وەکو ئەوەی دوێنێ بەسەر منەهات میوانێک لە خوار و عێراقەواتبوو بۆ لای مشتی گوم کردبوو ئەوە کارێکی دینیە ئێمە دینەکەمان فێری ئەوەی نەکردوین کە ئەو پارەیە بە حرام خۆی فێری ئەوەی کردوین کە وەکو دوێنێ تۆ من گەڕانمەوە ئێمەی گەنج ئاوە بیگەڕێنەوە ئێمەی پیر ئێمەی لاو ئێمەی مناڵ هەمومان بیگەڕێنەوە بۆ ساحیبی لە کۆتاییدا من ئامۆژگاریم بۆ گەنجان ئەوەیە کە دەستپاکی و داوێن پاکی بانە ناو گەنجی کووردا هەر هەبێ